فرمي إياكم والظن أي مسلمانان خوتان بدور بقرن لقماني خراب بردن بيكتر إياكم والظن دي قد بدأ سرتاو دسبيشي مشكلة كان تفرق أو دجمنايت كان لقماني خراب ودسبيدك تو قماني خراب بودة بي والله أبوي هات دكاني لتنج من دانا بو أوي رزقي من ببريه والله أبوي هات فلانة زاوية كري بوي ماڵی من کاولکە وڵا بۆیە ئەو قسەی کرد لە دژایەتی من کردی ئەمە کاروباری دنیایی اینجا کاروباری دینی فلانە کەس دژمنی خوا و پێغەمبەری خوایە فلانە کەس حەز بە ئیسلام ناکە فلانە کەس دژمنی سنەتە فلانە کەس ئەمە هەمووی گومان بەبێ ئەوەی بەڵگەیەکی سەریح و صەحیحت بەدەستەوە بێ خۆت کردووە بە تەرازوو لە ئومەتی ئیسلام خۆت کردووە بە تەرازوو خەڵک بە خۆت دەپێوی ئەگەر وەکو تۆ نەبوون 100% کافرە لە شتێکی تردا وەکو تۆ نەبوو مبتەدیعە لە شتێکی تردا وەکو تۆ نەبوو ئەوە مجریمە فاسقە ظالمە براکەم چێ تۆی کردووە بە پێوەر چێ منی کردووە بە پێوەر ئەوەی کە پێوەرە قورئان و سنەتە ئەوەی کە قودوەمانە و ئیماممانە و پێشەوامانە ڕەسوولی خوایە عەلەیهی السەڵات وەسسەلام با خەڵک بەڕاو بۆ چوونی خۆمان نەپێوین قیاس نەکەین خلق بقرآن و حديث و إجماعي صحابة و تابعين قياس كين هر كسيك قصيك دكا يا هلويستك دبري كبلغي بيبي لقرآن لحديث لا إجماعي صحابة و تابعين أو بخسر سرت قبولك مالينا بخواهر چند آياتي باسكرت حديثي باسكرت نا بلا مو مخادعة ما في الباز أما وكو أو آياتنا لك من ديلهم تو جاهليت تو ظالميت لأخوانا ترسيت کەسێک کە ئیشی بە دەلیل کرد بە بەڵگەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هەڵسا و قسەی کرد چۆن قبوڵی ناکەیت بۆ تۆ ئاەتێک دەزانی دەیان ئاەتی ترت ئاگا لێ نییە ئێستا ئەو ئاەتت کردوتە حەکەم بەسەر هەموو ئیسلام و مسلمانانەوە و کۆمەڵێک ئاەتی ترت پشتگوێ خستووە وەکو ئەو کەسانەی یؤمنون ببعض الكتاب ويكفرون ببعض ئێنابێ براکەم تۆ سەیری ئاەتەکان کە بزانە براکەت ئاەتێک حەدیثێک بەڵگەیەکی بەدەستەوەیە نەک لە خۆتەوە یەکسەر هجومکردن و تەکفیرکردن و تەضلیلکردن و تەبدیعکردن بۆیە گومانی خراپ باوریابین یەکەم شت فەرمووی ئیاکم والظن فإن الظن أكذب الحديث گومان درۆترین قسەیە لێی دەپرسی کاکە تۆ چۆن حکم لەسەر فلانە کەس بەو شێوازە دەی نا برام تۆ نازانی من وا گومان دەبم ئەوە وابێت گومانی تۆ چییە گومانی تۆ نە قورئانە و نە حەدیثە بەڵکو ئەکذەب الحەدیثە ئەمە درۆیە تۆ دەیکەیت لە خۆتەوە حکم بەسەر عەبدی خوادا بدەیت بەبێ بەڵگە وتمان یەکسەر خەڵک تەفجیر و تەفسیق و تەضلیل و تەکفیر و تەبدیعکەی ئەوە قبوڵ نییە لێت لای خوا